وریا حەمەکەریم لە هەڵەبجە. وریا بەیانیت باش و هەواڵ و زانیاریەکان لە شاری هەڵەبجە چییە؟ بەڵێ بەیانی و بینەرانش باش ئەمڕۆ بڕیارە بۆ شەشەم ڕۆژ لەم شوێنەدا بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران گرتبوونەوە خۆپیشاندان ساز بدەن کە ئەمڕۆ شەشەم ڕۆژی خۆپیشاندانەکانە لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەر ئەمڕۆ بڕیارە لە ناحیەی خوورماڵ بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی ئەو ناحەیە لە ناحیەکەدا خۆپیشاندان و گرتبوونەوە ساز بدەن بەهۆی دواکەوتنی موچەکانیان و تاکو ئێستاش داواکاری فەرمانبەران و مامۆستایان ئەوەیە کە چەند موچەیەکیان بەیەکەوە پێ بدرێت نەک تەنها یەک موچە و لەگەڵ ئەوەشدا دوێنێ لیژنەی دارایی پەرلەمانی عراق سەردانی دیوانی پارێزگای هەڵەبجەی کردو لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجە کۆبوویەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو بڕەپارەیە کە لە بودجێ عێراقدا بڕیار بوو بدرێتە پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی ڕەمزی بەڵام لە ئێستادا حکوومەتی عراق لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە پێدانی ئەو بڕەپارەیە ڕەت کردوێتەوە ئەو 2 ملیار دیناری کە بڕیار بوو لەسەر بودجێ عراق بدرێتە پارێزگای هەڵەبجە لە ئێستادا ئەو بڕەپارەیە نادرێت بە هەڵەبجە و لەگەڵ ئەوەشدا دوێنێ دەستەی خانمان دوێنێ سەر لە ئێوارە دەستەی خانمان گرتبوونەوە خۆپیشاندانێکیان سازدا بۆ دژی کوشتنی ئەو ژنەی لە شاری سلێمانی بە دەستی باوکیەوە کوژرا دەستەی خانمانیش کۆمەڵێک ڕێکخراوی سنووری پارێزگای هەڵەبجەیە خۆیان لە دەستەیەکدا کۆ کردوێتەوە ئەمە زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە. بەڵێ وریا حەمەکەریم پەیامنێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە.